لە ئەنجامی ئەو شەپۆلە بارانبارینەی کە دەڤەری سۆران کە سنووری هەر چوار قەزایەکانی سۆران چۆمان مێرگەسۆر ڕەواندوز لە خۆ دەگرێت کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە بەدەستمان گەیشتون بریتین لە دە ڕووداوی لافاو دیارە لە کۆی ئەو ڕووداوە سێ ڕووداویان لە سنووری قەزای مێرگەسۆر تۆمار کراون کە یەکەچان لە شەوی ڕابردوو درەنگە شەوانی ڕابردوو ئۆتۆمبیلی هاوڵاتێک لە جۆری پیکاپ لە سنووری ناحیەی مەزنێ لە کەوتوو بەناو لە ئەنجامی لە دەست دەرچوونی کۆنتڕۆلی ئۆتۆمبیل لەلایەن شوفێرەکەیەوە کەوتوو بەناو ڕووباری سنووری یەکێک لە ڕووبارەکانی سنووری ناحیەی مەزنێ سوپاس بۆ خوا زیانی گیانی تۆمار نەکرا تەنها زەرەری مادی لەو ڕووداوە تۆمار کراوە. شەش ڕووداویش لە قەزای چۆمان دیارە تۆمار کراون ڕووداوێکیان لە دیارە لە ڕووداوێکیان لە ناوپردان بووە پردی ناوپردان دیارە ئاوێکی زۆر لە ئەنجامی ئەو لافاوی لێ دروست بوو ئاوێکی زۆری لەسەر کۆ ببووەوە تیمەکانمان لە بەهاوکاری لەگەر شارەوانی توانی بوویان ئاوەکە لەسەر پردەکە بهێنە دەرەوە لە مەترسی ڕووخان بیپارێزن و هەر لە قەزای چۆمان ئاو لە ماڵی هاوچوو بەناو ماڵی هاوڵاتیەک تیمەکانمان توانیویانە ئاوەکە لەنێو ماڵەکە بهێنە دەرەوە و لە سیدەکانیش مەترسی ڕووخانی پردی گەورە هەیە لە بەرمیزە ئێستا حالی حاضر تیمەکانمان لە بەرگری شارستانی سیدەکان لە شوێنەکە ئامادەن بەڵام هەر لە گوندەکانی نزیک لە سیدەکان دوو پردی پیادەش بەهۆی لافاوە ڕووخاوە